بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على حبيبنا وقائدنا ومقتدانا محمد وعلى آله وصحبه ومن تبعه بإحسان إلى يوم الدين. اللهم يا ربي نسألك الهدى والتقى والعفاف والغنى. اللهم يا ربي آت أنفسنا تقواها وزكها إنك خير من زكاها أنت وليها ومولاها يا رب العالمين. لسرتاوە داواکارین لە خوای گەورە طاعەت و ڕۆژی و عیبادەتی هەموو لایەک قبول بکات لەو مانگە پیرۆزە و لەو مانگە مبارەکەی، و خوای گەورە سەرکەوتنی مسلمانان و عزەتی مسلمانانیش خوای گەورە بەدەست مسلماناندا بهێنیت. بەڕێزان دووبارە دێنەوە خزمەتی ئێوەی بەڕێز لەسەر ئەو بابەتەی کە ئیشارەمان پێکرد لە بەخششەکانی ڕەمەزان کە خوای گەورە بەخششەکانی ناردووە، ئەویش بەخششی دووەممان کە گوتمان قورئان، و لە قورئانیش باسی ئەوەمان کرد ینی نهێنیەکانی نێوان قورئان و ڕەمەزان لە چەند خاڵێکدا بوو کە لە خاڵی هەشتەم ڕاوەستا بووین ئەو سڕ و نهێنیەکانی نێوان قورئان و ڕەمەزان چییە؟ ئەویش ئەوەیە کە گوتمان قورئان لە ڕەمەزان دابەزیوە چەند نهێنیەک و چەند سڕێکی تێدا بۆ ئێمە دەردەکەویت، و سڕ و نهێنی و یان پەیوەندی تریشیان ئەویش خاڵی هەشتم شەرەف الئومەتی بشەرەفی کتابها، گەوراتی ئەو ئومەتەیە بەرزاتی ئەو ئومەتەیە بەڕاستی بە بەرزاتی و گەوراتی کتابەکەیتی، بۆیە تشريف الزمن بإنزال القرآن فيه تشريف للأمة التي حملت أمانته ودعوة لها للقيام بحق البلاغ والعمل والدعوة إليه. كواتا رمضان قورئانی تێتا هاتوتە خوارێ ئەوە بۆ خۆیوە تەشریفی ئەو زمانەیە کە زمانی ڕەمەزان کاتەشی پیرۆزە، ڕەمەزان قورئانیشی تێدا هاتە خوارێ پیرۆزتری کرد، گەورەتری کرد. وەکو عولەمایان ئەوەشی جوانیان هەیە، یعنی ئەوەش عەز دەکەم لێرە ئیشارەی پێ بکەین لەسەر گەوراتی ئومەتی ئیسلام یا هەروە گەوراتی قورئان. دەڵێ گەورەترین کتاب لای ڕەب العالەمین کە هاتووبیە خوارێ کە قورئانە، ئەو قورئانەیەش بە ڕێگای گەورەترین مەلائیکەت هاتووتە خوارێ کە جبریلە، و ئەو قورئانەیەش لە گەورەترین مانگ هاتووتە خوارێ کە مانگی ڕەمەزانە، لە گەورەترین شەویش هاتووتە خوارێ کە شەوی لەیلەة القەدرە، و لەسەر گەورەترین پێغەمبەریش ئەشرەف پێغەمبەریش هاتووتە خوارێ کە محەممەدە صلی الله عليه وسلم، و پێغەمبەریش پێغەمبەری گەورەترین ئومەتە کە بەهۆکاری ئەو قورئانە و بەو پێغەمبەرەی ئێمە کە بیتنە ئومەتی ئیسلام و ئومەتی قورئان و ئومەتی پێغەمبەر بیتنە گەورەترین ئومەت، خەیر ئومەتین ئوخرجت للناس. کەواتە تەشریفی ئەو قورئانەی ئەو هەموو هۆکارەی بووە، پێغەمبەر بوویتە ئەعظەم پێغەمبەر، جبریل بە واسطەیەوی بوویتە ئەعظەم مەلائیکە، ئومەتی ئێمە بوویتە ئەعظەم ئومەت، شەوی لەیلەة القەدر بیتە گەورەترین شەو، ڕەمەزانیش پێ تەش مشەڕەف بووە. ئەدی چۆن ئەو قورئانە بەسەر دڵ و زوبانێک دابێتە خوارێ چۆن تەشریفی ناکات؟ ئەو قورئانە ئەو هەموو گەوراتەی تێدابی، ئەو هەموو پلە و پایی تێدابی، بەرسەر زوبان و دڵ و دەرونی ئەو مسلمانی دابێت چۆن گەورەی ناکات؟ بەڕێزان کەواتە بە هیوای ئەوەی ئینشاء ئەڵڵا ئەو قورئانە کە چەند بەرز و بەڕێزە، ئەو هەموو شتانەی پێبەرز و بەڕێز بووە، بە هیوادارین ئێوەش ئەوها قورئانەی بەرز ڕابگرن، بەڵام بەرز ڕاگرتنی قورئان بە ئیمان و بڕواهینانە پێی. آمن الرسول بما أنزل إليه من ربه والمؤمنون كل آمن بالله وملائكته وكتبه، كتب يقلوان كقرآن، كواتا دمانوي برز بين قورة بين إيمامان بها بيت بو قرآنا عملي فيه بكين توجيهات كان جيب بكين قرآن كان متريبازي جيان من برزان أو قوراتي قرآن أو عزتي قرآن بو شوازي ناقوكو عادات النريتكان قرآني ناو بروشي كسك دادنا لبنجره كان كاك كس دسي لنداد أو قوريا قوراتي قرآن لوي لجيان جيب بكي لجيان كرينت فروشند معاملات هلسو كوتد لقى المنضال لقى الخيزان لقى دور بشتد لقى جيرانت لقى بازار لقى دولتد لقى الدنيات بك دستوري جيان نك برلمان حكم بكا قرآن حكم بكا للدولة دا
ئەو عزەتی قورئانە، ئەو گەورەتی قورئانە، ئەو تەشریفی قورئانە بەڕێزان. جا ئەگەر بەو شێوازە بین لەگەڵ قورئانە گەورەیەی، قورئانە عەزیمە، القورئان العەظیم، القورئان المەجید، ئەو کاتەی کە ژیانی خۆمان ڕەوشن کرد، هەڵس و کەوتی خۆمان بە ژێرەی ئەو قورئانە کرد، بەڕێ ئەمە ڕێزمان لە قورئان ناوە بە شێوەیەکی کردداری و ڕەفتاری. ئەو کاتی ئێمەش بەرز دەبین، ئێمەش گەورە دەبین، ئێمە شەرەفمەند دەبین، ئێمەش لای خوای گەورە زۆ بەرز و پایەمان گەورە دەبی بە هۆکاری ئەو قورئانەیە، بە هۆکاری ئەو قورئانە کە بەو شێوازە ئێمە ڕێزمان لێنا بە کردداری، بە عەمەل و بە ڕەفتاری. بەڵێ ئەو کاتەی بەڵێ ئەمەش لە خوای گەورە بەرزمان دەکاتەوە بە هۆکاری ئەو قورئانەیە. تەمەشا دەکەی چەندین قوڕائی قورئان، یعنی هەر لە کوردستانی خۆمان، یعنی ئەگەر ناویش بینین ئەتیادیە بۆن و منە مەسەلەن ڕەعد الکوردی کابرایکی خەڵکی کەرکووک بوو لە کوردستانێکی نەسیان منسیە، چێ دەیناسی؟ وەڵای ئەوەی ڕۆژێ نازەم ینی کابرایەک بوو لە هەندێک لە وڵاتانی دەرەوە دەسوڕاوە لە پاکستان و لە ئەفغانستان و لە ڕووسیا و لەو جیانە، پرسیانێکە گوتیان کوردستان چێن دەرەیە؟ وتی کوردستان ئەو کوردستانەیە کە ڕەعد الکوردی تێدایە. ڕەعد الکوردی، ڕەعد الکوردی چێتی ناسی؟ بە هۆکاری ئەو قورئانە ڕەعد الکوردی شارەزا بووە. عەبدولباست عەبدولسەمەد کە ئەسڵی خۆی کوردە لە مسر بووە، چێ دەیناسی؟ بەڕۆ مەشریق و مەغریبی عالەمی ئیسلامی و دنیا هەمووی کەس هەیە دەیناسین؟ منشاوی، سعود شرێم، معێقلی، توزانم یاسر دۆسەری، ئەو ناوە مەعروفانەی کە بەناوبانگ بوونە بەڕێزان، هەر هەموویان هۆکار و سەبەبی ئەو قورئانەیە بەرزی کردن. ئەو بەس بە شێوەی خوێندن و دەنگخۆشەکەی ئەوەندە بەرز بووە، بە شێوەی خوێندن و دەنگخۆشەکەی. چجا دەبی ئەگەر بە عەمەلی پێ بکەی، هەڵس و کەوتی پێ بکەی، دەبی لەکن خوای گەورە، لەکن مەلائیکەتان چەند بەرز و گەورە بی بەڕێزان، لەکن خوای گەورە و مەلائیکەتان دەبی چەند گەورە بی ئەگەر دەستت بەو قورئانەی گرت. بۆیە ئەو قورئانە بەڕاستی بەوەیدا شەرەفمەند و گەورە دەبین ئەگەر ژیانی خۆمان بە شێوازەی ئەو قورئانە داکرد. خاڵی ترمان، خاڵی نوۆیەمیان ئەوەیە تەربیەت الئیخلاص والمراقبە. ئەمە کە تەمەشا دەکەین ئەو قورئانە دەلێت لە لایەنی ڕەب العالەمین بەیت العیزە باشە کە هاتە ئاسمانی دنیا هاتووە بە نهێنی و بە سڕی هاتووە، کەس ئاگای لێ نەبووە. دوای لەوێن دەرێەوە ئەوجا لە ئاسمانی دنیاوە بۆ پێغەمبەری صلی الله علیه وسلم هاتوتە خوارێ. ئەوە بەنهێنی بووە. عولەمایان دەڵێن کە دەڵێن بەنهێنی بووە، ئەو ئاماژەیەکە بۆ ئێمە کەواتە گەورەترین کردەوە کە قورئان گەورەترین شتە بەنهێنی هاتووە ئاسمانی دنیا، گەورەترین کردەوە پاداشی ئەوە بی کە دووربی لە سومعە و لە ڕیا، کەواتە ئەو تاعەتەی دەکەی لە ڕەمەزاندا لە ڕۆژی کە گەورەترین ئەوەی تێدایە، ئەویش ڕەمەزان بینی خۆت و خوای کەس نازانی قەزیی سڕەکەی گەوراتی پاداشی ئەو ڕەمەزانە ئەوەیە ڕیای تێدانە. بۆیەش ئەوەمان بۆ باز دەکات، یعنی ئەو پەیوەندیە مەسائلی ئیخلاص و دڵسۆزی لە کردەوەکانمان شتێکی زۆر گەورەیە. بۆیش پێغەمبەرمان دەفەرمێت ئینەمە الأعمال بالنیات، یان مخلصا له الدین حونەفاء، ئانی قەزیەی ئیخلاص دڵسۆزی پلەیەکی زۆر گەورەیە لە کردەوەکانمان، ئاماژەیەکە بۆ ئەو خاڵی کە ئێمە زۆر ئاگەمان لە دڵسۆزی و لە ئیخلاص دابی لە کردەوەکانمان. خاڵی ترمان بەڕێزان لە خاڵەکانی کە ئاماژەی تێدایە لە ینی ئەو سڕەکانی پەیوەندی قورئان و بەینێ ڕەمەزان، ئەویش ئیعادة القرآن إلى مركز الدعوة. الآية تؤكد أن الدعوة الحق تبدأ من القرآن لا من الشعارات ولا من الواقع السياسي. راسي هەروەهاش بۆمان دەردەکەویت کەوا قورئان دەبی سەنتەر و سەرچاوەی داعوە و بانگەوازی مابیت. داعوەی نەکەین بۆ ذاتی خۆمان، داعوەی نەکەین بۆ حزبی، بۆ مەذهب، بۆ فرقا، بۆ جەماعەت، نە بەڕێزان، داعوەت بکەین بۆ ئیسلام و خیتابی داعوە و ئامرازی داعوەمان ئاەتەکانی قورئانی پیرۆزبی. بۆیە هەر داعیەک قورئانی کردە سەنتەر و سەرچاوەی داعوە بانگەوازیەکەی بزانە ئەو داعیە سەرکەوتوو دەبی. ئەگەر هەندێک خیتانی نمونە بینەوە تەمەشا بکەین داعیە سەرکەوتوەکان لە پێغەمبەری صلی الله عليه وسلم، داعوەی پێغەمبەری صلی الله عليه وسلم سەنتەر و ئەساسەکەی چ بووە؟ قورئان بووە. لە قورئانیەوە دەستی پێکرد بۆ چۆن ئەو خەڵکە هیدایەت درا.
سەحابەکانی پێغەمبەری صلی الله عليه وسلم قورئان خطابی دعوەیان بووە. بۆیە کاتی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم هەلە سەرەتاوە مصعبی دەنێریت بۆ مەدینە لەبەرەوەی لەبەچی دەینێری چونکە لە هەموو سەحابەکان زیاتر قورئانی لەبەرە دەچی بەو قورئانەی دعوە بانگەوازی دەکات لە مەدینە لە ماوەی 1 ساڵی هیچ ماڵک نامینێ لە مەدینەی ئیلا هیدایەت دەدرێت و داخلی ئیسلام دەبن بە هۆکاری ئەو قورئانەی کە مصعب بۆیانی خوندیتەوە دعوە بانگەوازی کردووە و هیدایەت دران و وەناسینی پەروەردگاری بۆ ناسینە ئیتر بە شێوازی ئەو قورئانەیە ئەو کە کرا سەنتەری دعوە بانگەوازی ئەو خەڵکە هیدایەت دران بۆیە داعیەکانی ئەو ڕۆکە بەڕێزان تەمەشا دەکەی زاکر نایک کە تەمەشای خیتابەکە داعویەکەی دەکەی بەڕێزان تەمەشا دەکەی هەموو داعوە و بانگەوازەکەی لەسەر ئەساسی قورئانە قورئانی کردە سەنتەر قورئانی کردە سەنتەر و داعوە و بانگەوازیەکەی بۆیە تەمەشا دەکەی بە مەلاین خەڵک لەسەر دەستی بیتە مسلمان ئەحمەد دیدات کە مەلاین خەڵک لەسەر دەستی بوتە مسلمان لە جوولەکە و لە نەسرانی و لە بوودی ئەوانە کە ئەسڵی خۆی هەندی بووە و لە جنوبی ئەفریقیا تەمەشا دەکەی لەبەرە قورئان سەنتەری داعوە و بانگەوازیەکەی بووە ئیتر بە مەلاین خەڵک بوویتە مسلمان لەسەر دەستی بۆیە بۆ پایامەکە بۆ بانخوازان بۆ داعیان بەڕێزان قورئان بنتە سەنتەر و سەرچاوەی داعوە و بانگەوازیەکەت سەرکەوتوو دەبی چونکە أحسن الحديث ومن أصدق من الله حديثا ومن أصدق من الله قيلا راسترين رازقوترين شد أوي كإنسان قصي بيبكى أوي قرآن وكلام رب العالمين أجر لدل درتو يكسر درواتنا وضل أجا أو قرآن لدل درتو أو زبانني تلفظي بيدكات بريزان يكسر درواتنا وضلي بران برد جبويا قرآني بكى يعني كودلين سنتري دعوة بانجوازيكا أو بيوندي قرآن رمضان دا أو تأثير كاريجري دبيت بريزان خالشي ترمان أويا كربطي بمسائل دعوة كيا هربهمان شوا رمضان كبد زانين مانجكا دلكان آمدة دبيت دلكان يعني كودلين لبروي بروجي بوا تقواي تيدا زياترة أو بكين أو رمضاني استغلال بكين واستثمار بكين وبكاري بينين بو دعوة بانجوازي چونکە دڵەکانی خەڵکی ئامادەیە بۆ قبول کردنی وتەکان و نەسیحەت و ئامۆژگاریەکان بۆیە کەواتە ینی لە مانجی ڕەمەزان ئەوە بکەین بەڕاستی بۆ مەسائلی هیدایەت چونکە دڵەکان زیاتر کراون دڵەکان زیاتر نەرمن بە هۆکاری ئەو ڕەمەزانە و بەو بە ڕۆژی بوونەوە و قورئانیش کە لەو ڕەمەزانی هاتوتە خوارێ ڕەبتەشی تایبەتی هەیە ڕەمەزان و قورئان پێکەوە ئینشاءڵڵا کە دڵەکان ئامادەیە تەقوای تێدایە لە ڕەمەزانیش ئامۆژگاریەک بکەی بە خیتابی قورئانەوە ئەوە جێی ئومێدە ئەو خیتابەیە جێگیر ببی ناو دڵ و دەروونەکان جێی خۆیان بکاتەوە لە ناو دڵ و دەروونەکانی موسڵمانان بە هۆکاری ئەوەی ئەو دڵانە ئامادەیە و نەرمونیانە پاک بووتەوە بە هۆکاری ڕۆژیەکەی و ئەو قورئانەی کە لەو ڕەمەزانش هاتوتە خواری یەکسەر جێگیر بیت ئەو هەدەف و مەبەستە ئەساسیەکەی بپێچێت و بڕواتە ناو دڵەکەی و هیدایەت بدرێت بۆیە زۆر پێویستە داعوە و بانگوازی و بەلاغ ئەوە استیغلال بکەین بە کاتی ڕەمەزان دڵەکان ئامادەیە و زۆر گونجاوە بۆ وەلگرتنی نەسیحەت و ئامۆژگاری و پەیامەکانی قورئانی پیرۆز و خاڵی ترمان بەڕێزان لە خاڵەکانی کەوا پەیوەندی و سڕ و نهێنیەکانی ڕەمەزان لەگەڵ قورئاندا ئەویش ئەوەیە تەصحیح و خیتابی ئەددەعوا ئێمە کە زانیمان قورئان تەرازووی هەموو شتەکە پێی بپێوی قورئان تەرازووە چونکە خیتابی وحیە یەکەم سەرچاوە و یعنی مەزدەری دەعوە و بانگەوازیە بۆیەش ئەو خیتابە دەعویەکانی خۆمانیش ڕاست بکەینەوە تەصحیح بکەین و ڕاستی بکەینەوە لەسەر ئەساسەکی کە قورئانی پیرۆز بیت چونکە بەڕاستی هەر شتێک ئەگەر موافقی ئەو قورئانەی بوو بە شێوەی قورئان پاڵپەشی دەکرد ئەوە خوای گەورە قبولی دەکات وەجێی قبولە و هەروەها یعنی ئەو دەعوەیە ڕاستە و ڕاستەقینەیە بەڵام ئەگەر
ئەو داعوە بانگەوازیەکەمان بە شێواز و منهەجی قورئان نەبوو، بە هەوا و ئارەزوو بوو، بە شێوازەکی تر بوو کەوا لەگەڵ منهەجی قورئاندا نەدەگونجا، ئەوە ئەو کاتەی لێی قبول ناکرێت و ڕەت دەکرێتەوە. بۆیە کە تەماشا دەکەین بەڕێزان زۆر لە جەماعەتەکان، ینی ئەوڕۆکە وەکو پێغەمبەرمە صلی الله علیه وسلم دەفەرمێت، ینی جوولەکە ینی حەفتا و ئەوەندە فێرقە بووە و نەسرانی حەفتا و دوو فەرقە بووە، فەرق دینی ئیسلام دەبتە حەفتا و سێ فەرقە. سەبەب و ئەساسەکەی ئەوەیە لەسەر ئەو منهەجی ئەو قورئانە و سنەتی پێغەمبەر کە ڕاوەوشی کاری قورئانە لەسەر ئەوەی ناڕۆن. جا بۆیە دەبی قورئان بکرێتە تەرازوو، ئەنی پێوەەر هەرچی خیتابە دەعویەکانمان دەبی لەسەر ئەساسی ئەو قورئانەی بیت، ئەگەنا خوای گەورە ئەو دەعوە بانگەوازیەی لێ قبول ناکات و یاخود موسڵمانان زیاتر پەرتەوازە دەکات کە ئەوڕۆ پەرتەوازن. زۆر بەڕاستی دەبی بگەڕێنەوە سەر قورئان و سنەتی پێغەمبەری صلی الله علیه وسلم کە ڕاوەی قورئانە، دەعوە و بانگەوازیمان لەسەر ئەو ئەساسایی بیت و لەسەر ئەو سەرچاوەی بیت بۆی موفق بین، ڕاست بیت و جارەشی وحدەی ئومەت بێتەوە کە ئەوڕۆ زۆر پێویستە ئەو ئومەتەی لەوڕۆ پەرتەوازەیە جەماعات و جەماعەتکاریە، ئەوڕۆ باشترین و گەورەترێشت ئەوەیە لەسەر ئەو منهەجە ئەنی ڕاست و ڕاستەقینەی بیت و خالی کۆتاییش لەسەر پەیوەندی و نهێنیەکانی قورئان و ڕەمەزان ئەوەیە تذكر الأمة بمصدر عزها في زمن التيه الفكري، تعيد الأمة إلى أصل نهضتها. كواتا هر يعني قرآن سرچاوي عزتي أمته، وكو إمام عمر دفرميت نحن قوم كنا أذلاء، إما قومك بون زليل بون، جزيرة عربي حمو عشيرته وعشيرة قري وقبيلة أهوز أوانا محمل شر وشوق أوانا بون، أو رجوة أمتي إسلام بوشي وازا برتوازبوها. نحن قوم كنا أذلاء فأعزنا الله بهذا الإسلام، كو إسلامي قرآن سرچاوكي، فمهما ابتغينا العزة بغيرها أذلنا الله. إما قد بتابتي إما كملتي كردين بريزان فيامكم ليلة بتايبت بو ملتي كرد براسي أجا كرد بيويت استقراري هبيت أوكو ضلين لأمن آساي بيت عزته سربرزي هبيت لو دنيايو وهروا لقيامتيش دبي دز بقرآن وبإسلام مقرين. والله بفكري تشب بعلمانيات بشيوعيات بإلحاد بقوميات بليبراليات قد سرناك بيت، قد ندولتي لو دبيت نأمن آساي بو دبيت نعزتي بو دقريتو إلا دز بقرآن بقري. قنجة كان مان بياوة كان آفرة كان هل نخلتين بشعاراتي أولى الراس وتب قرآن سرچاوي عزتا أو روكا أو مجاو أو تشيشاني أو روهيا همو هو كاركي دور لقرآن ولإسلام. والله دستي بي بقرين إلا خواي قورا سربرز من دكات عزت ما بيدا بخشيتوا بهوكاري أو إسلام أو قرآني كلا رمضان دهاتو تخواري. إسلام أمتي إسلام 14 صدا قورة ترين أمت بوا پیغمبر صلى الله عليه وسلم كخطابي دهانات بو صاروك كاني وڵاتەکانی کوبڵێن فرس و ڕوم و ئەوانە ئێتر بە دوای چەند ساڵێک هەموو وڵاتانە فتح کران داخلی سەر ئیسلام بوون لە مەشریق و تا مەغریب بە هۆکاری ئەو ئیسلام و ئەو قورئانەی بووە. بۆیە جارەشی دی ئێمە دەبگەڕێنەوە سەر ئەو دینەی سەر ئەو قورئانەی کە لەو ڕەمەزانەی هاتووتە خوارێ ئەوجە عیزەتمان دەبیتەوە، کەرامەتمان دەگەڕێتەوە، یەک ڕێزی واروە لە دنیا و لە قیامەت سەرفراز دەبین بە هیوای ئەوەی خوای گەورە جارێکی تر ئینشاءڵڵا بمانگەڕێنتەوە هیدایەتمان بداتە لەسەر منهەجی ئەو قورئانەیە لەو مانگە پیرۆزەی لەو ڕەمەزانە پیرۆزەیەی زیاتر لە خوای گەورە نێزیک بین، دەست بۆ قورئانەی بگرین، بە سنەتی پێغەمبەری بکەین صلی الله علیه وسلم، ئەفکاری ئەولای لە پشت بنین و خۆمان لێ دوور بکەینەوە بۆ ئەوەی خوای گەورە سەربەرزی و سەرکەوتنی دنیا و قیامەتمان پێبەخشی. وصلى الله وسلم وبارك على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين.